ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی ئەوڕیانی ئاوکارم هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی شەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی شۆفێرانی کورد لە سنووری نیمروز. چالاکی ژینگە دۆستانی دێولان بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی ژینگە. دەست بەسەرکردنی مێهراب کۆشرا و ناڕوونی چارەنووسی لە ئیلام. گواستنەوەی پژمان سوڵتانی و سۆران قاسمی بۆ بەندی تاوانە کۆمەڵایەتیەکانی ورمێ. بەڕێوەچوونی کۆنفرانسی یەکگرتووی پێکاتەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە حەسەکە. گواستنەوەی تونند و تیژانەی بەندکراوانی سیاسی و کۆمەڵایەتی بۆ زیندانی ئەڤین و ئاگەری جێبەجێکردنی سزای سێدارەی 6 بەندکراوی سیاسی لە زیندانی قزل حەسەر. کۆبوونەوەی شۆفێرانی کورد لە سنووری نیمروز. ڕۆژی هەینی ڕێکەوتی هەفتەی گەلاوێژ کۆمەڵێک لە شۆفێرانی تانکەری سوتەمەنی بە شۆفێرانی کوردەوە لە سنووری نیمروزی ئەفغانستان خۆپێشاندانیان کردووە. بە پێ و دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە شۆفێرانی تانکەری سوتەمەنی خەڵکی هەرێمی کوردستان کە گازۆیل بۆ ئەفغانستان دەگوازنەوە لە سنووری نیمروز گیریان خواردووە و نەبەرپرسانی گۆمڕۆکی ئێران و نەبەرپرسانی حکوومەتی تاڵبانیش ئاسانکاریان بۆ نەکردوون و لە دۆخێکی خراپ و بێ ئیمکاناتدا گیریان خواردووە. چالاکی ژینگە دۆستانی دێولان بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی ژینگە. ڕۆژی هەینی کۆمەڵێک لە شاخەوانان و ژینگە دۆستانی دێولان لە چالاکیەکدا ڕێزیان لە یادی گیانبەختکردوانی ژینگەی سنەگرت. بە پێڕاپۆرتەکان کۆمەڵێک لە ئەندامانی گروپی شاخەوانی ئاسۆ لە دێولان هاوڕێ لەگەڵ ژینگە دۆستانی ئەو شارە بەسەر یەکێک لە چیاکانی ئەو شارستانەدا سەرکەوتون و بە بەدەستەوەگرتنی وێنەی چیاکۆ یوسفی نژاد، خەبات ئەمینی و حەمید مورادی ڕێزیان لە یادی ئەو گیانبەختگرتوانە گرتووە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردێتەوە. دەست بەسەرکردنی مێهراب کوشا و ناڕوونی چارەنووسی ناوبراو لە ئیلام. مێهراب کوشا زیندانی سیاسی پێشووە خەڵکی ئیلام لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و هێزەکانی حکوومەت دەستیان بەسەر کەلوپەلەکانی نێودوکانەکەیدا گرتووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ڕۆژەی 12 گەلاوێژ هێزە ئەمنیەتیەکانی ڕەژیم لە ئیلام هەڵیان کوتاوەتە سەر ماڵی مێهراب کوشا و سەرەتا توانیوێتی هەڵبێت بەڵام دوواجار دەست بەسەریان کردو. هێزە ئەمنیەتیەکانی ڕەژیم لە کاتی دەست بەسەرکردنیدا وێڕای بێڕێزیکردن دەستیان بەسەر مۆبایل، لاپتاپ و کەلوپەلە شەخسیەکانی داگرتووە. ناوبراو دوکانێکی فرۆشتنی جلوبەرگی کوردی بووە و هەموو کەلوپەلەکانی نێودوکانەکەیان لێ زەوت کردووە. مێهراب لە کاتی شۆڕەشی ژیناش جارێک دەست بەسەر و دوای چەند مانگ بە دانانی وەسیقا ئازاد کرابوو. جێگای ئاماژەیە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لە سەرۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو چالاکە مەدەنیە لە بەردەستانی. خنکانی دوو منداڵ لە کانی بابا گۆرگۆڕی قوروە. ڕۆژی هەینی هەفتەی گەلاوێژ دوو منداڵی 5 و 15 ساڵ تەمەن لە کاتی مەلەکردن لە کانی بابا گۆرگۆڕی قوروە خنکاون لە حاڵێکدا ئەرکی پاراستنی گیانی گەشتیاران لەو ناوچەیە لە ئەستۆی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت بووە. بە وتەی سەرۆکی ڕێکخراوی فریاگوزاری خێرای قوروە بنەماڵەیەکی گەشتیار لە کاتی گەشتکردن لە کانی بابا گۆرگۆڕی قوروە دوو منداڵی تەمەن 5 و 15 ساڵیان لە ئاوەکەدا خنکاون. نەبوونی هێزی بەرگری شارستانی لەو شوێنەوە خزمەتگوزاری کۆمەڵایەتی گیانی خەڵکی خستۆتە مەترسیەوە و بەرپرسانی دەوڵەت وەڵام دەرەوەی ئەو بنەماڵانە نین. گواستنەوەی پژمان سوڵتانی و سۆران قاسمی بۆ بەندی تاوانە کۆمەڵایەتیەکانی ورمێ. پژمان سوڵتانی و سۆران قاسمی دوو بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدامی ڕاگیرا و لە زیندانی ورمێ ماوەی 27 ڕۆژە بۆ بەندی تاوانە کۆمەڵایەتیەکان گوازراونەتەوە و گیانیان لە مەترسی جددیدایە. بە پێی زانیاریەکان ڕۆزگار بەیەکزادەی بابامیریش بەندکراوی دیکەی مەحکوم بە ئیعدام هاوڕێ لەگەڵ ئەو دوو بەندکراوە بۆ بەندی تاوانە کۆمەڵایەتیەکان گوازراونەتەوە.
سەرچاوەکانی هەواڵ ڕایانگەیاندووە کە دۆخی بەندکراوان لە بەندی تاوانە کۆمەڵایەتیەکان زۆر کارە ساتبارە و گیانی ئەو سێ بەندکراوە سیاسیە لە مەترسی جددیدا. پێشتریش بنەماڵەی ئەو سێ بەندکراوە چەند جار سکاڵایان لە دژی بەرپرسانی زیندانی ورمێ لە دادگوستەری ئازەربایجانی غەربی تۆمار کردبوو، بەڵام هیچ وەڵامێکیان وەرنەگرت. بەڕێوەچوونی کۆنفرانسی یەکگرتووی پێکهاتەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە حەسەکە، ڕۆژی هەینی کۆنفرانسێک بە ئامانجی یەکگرتووی پێکهاتەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە بەشداری نوێنەرانی گروپە نەتەوەی و ئاینیە جیاوازەکان دەستی پێکرد و دامەزراوە سیاسی و سەربازیەکانیش تیایدا بەشدار بوو. بە پێی راپۆرتەکان ڕۆژی ڕابردوو کۆنفرانسی پێکهاتەکانی کورد، عەرەب، سریان، ئاشور، ئەرمەن، ئیزەدی، تورکمان و چەرکەس لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە ژێرناوی کۆنفرانسی یەک هەڵوێستی پێکهاتەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەستی پێکردووە. کۆنفرانسەکە لە مانگی جۆزەردانی ئەم ساڵەوە وەک دەست پێشخەریەکی کۆمەڵایەتی دەستی پێکردووە و پێکهاتەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە پێشترەوە ئامادەکاریان بۆ کردبوو. ئەو کۆنفرانسە لە 20 ئەندام پێکهاتووە کە نوێنەرایەتی سەرجەم کانتۆنەکان دەکات. پێکهاتەکانی بەشدار لە کۆنفرانسەکە دەیانەوێت لەو ڕێگەیەوە یەکڕێزی خۆیان لە بنیاتنانی سووریایەکی لامەرکەزی و دیموکراتیک لە بەرامبەر دەوڵەتی پێشێلکاری ئەحمەد شارع نیشان بدەن. شایانی باسە کە لە ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕۆژی ڕابردوو راپۆرتێکی بڵاو کردەوە تیایدا ئاماژەی بەوەدا کە 9889 کەس پاش بەدەسەڵات گەیشتنی ئەحمەد شارع لەلایەن گروپە ئیسلامگەراکانەوە کوژراون و 2553 کەسیش لە سێدارە دراون. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە شارەداری خاش، ڕۆژی هەینی هەفتەی گەلاوێژ کرێکارانی شاغڵ لە شارەداری خاش لە ئاستنەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە. بە وتەی کرێکارانی ناڕازی بەڕێوەبەرانی شارەداری خاش ماوەی 2 مانگ حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی زۆر سەختدا دەژین. لەو شارەداریەدا 70 کرێکاری قەراردادی و 150 کرێکاری پەیمانکاری کار دەکەن و ماوەی 2 مانگە کە حەقدەستیان وەرنەگرتووە و حەقی بیمەکانیشیان بە ڕێکخراوی تامینی نیشتیماعی پەرداخت نەکراوە. گواستنەوەی توند و تیژانەی بەندکراوانی سیاسی و کۆمەڵایەتی بۆ زیندانیە بین. ڕۆژی هەینی هێزە سەرکوتگەرەکانی کۆمارە ئیسلامی لە کردەوەیەکی نایاساییدا 600 بەندکراوی سیاسی و تاوانە کۆمەڵایەتیەکانیان بە دەستبەند و پێبەندەوە و بە توند و تیژیەوە بۆ زیندانی ئەڤین گواستۆتەوە. پاش بردومانی زیندانی ئەڤین لەلایەن ئیسرائیلەوە کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی و تاوانە کۆمەڵایەتیەکان بە توند و تیژیەوە بۆ زیندانەکانی خەشچەک و تارانی گەورە ڕاگوێزرابوون. ڕۆژی ڕابردوو گاردی ئەمنیەتی زیندانی تارانی گەورە بە شێوەیەکی وەحشیانە هێرشی کردوتە سەر تیپی 2 زیندان و 450 بۆ 600 بەندکراوی سیاسی و ئەمنیەتیان بە توند و تیژیەوە بۆ زیندانی ئەڤین گواستۆتەوە. هێزە ئەمنیەتیەکانی ڕەژیم بە بێڕێزیەوە بەندکراوانیان بۆ بەندی 7 زیندانی ئەڤین گواستۆتەوە و ئەو هەڵسو کەوتە ناڕەزایەتی بەرینی بەندکراوانی بە دوای خۆی دایناوە. گیان لەدەستان و برینداربوونی 5 کرێکار لە ڕوودبار و خۆڕەمشار. ئێوارەی ڕۆژی پێنجشەممە کرێکارێکی شاغڵ لە معدەنی کەڵاتەی ڕوودبار لە دامغان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار بەداخەوە گیانی لەدەستاوە و 5 کرێکاری ناوچەی نەوتی ئازادگانیش لە جادەی خۆڕەمشار بۆ هەواز بەهۆی ڕووداوی هاتوچۆ بریندار بوون. بە پێڕاپۆرتەکان کرێکارێکی معدەنی دامغان لە کاتی کارکردن لە تونێلی ژمارە 7 ئەو کانگایە بەهۆی ڕووداوی کار و نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانی بەخت کردووە. هەروەها سرویسی هاتوچۆی کرێکارانی مەیدانی نەوتی ئازادگان لە جادەی خۆڕەمشار بۆ هەواز تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و بۆ هۆیەوە 4 کرێکار بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. دەست بەسەرکردنی فاتمە زیایی لە تاران. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 16 گەلاوێژ فاتمە زیایی چالاکی مەدەنی خەڵکی تاران لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. بە پێزانیاریەکان هێزەکانی وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی هەڵیان کوتاوەتە سەر ماڵی فاتمە زیایی و ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە
هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ناوبراو لە بەردەستانی. ئەگەری جێبەجێکردنی سزای سێدارەی 6 بەندکراوی سیاسی لە زیندانی قزل حەسار. ڕۆژی هەینی حەفتەی گەلاوێژ 6 بەندکراوی سیاسی مەحکوم بە ئێعدام بە ناوەکانی محەممەد تەقەوی، شاهڕۆخ دانشوەرکار، وەحید بەنی عامریان، پویا قوبادی، بابەک عەلیپور و بابەک شەهبازی بۆ زیندانی قزل حەساری کەرەج گواستراونەتەوە. ڕۆژی ڕابردوو لە ناکاودا کۆمەڵک لە بەندکراوانی سیاسی زیندانی تارانی گەورە بۆ بەندیخانەی قزل حەساری کەرەج ڕاگوێزراون کە هەرچەند بەندکراوان بەرگریان لە خۆیان کردووە، بەڵام هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم لە کاتی گواستنەوەیان توند و تیژیان نواندووە. پێشتر ئەو 6 بەندکراوە بۆ زیندانی تارانی گەورە ڕاگوێزراو بوون و ئێستا گواستنەوەی لە ناکاویان گومانی لای چالاکانی مافی مرۆڤ دروست کردووە و ڕێکخراوی لێبوورنی نێودەوڵەتیش سەبارەت باگەری جێبەجێکردنی حکمی ئەعدامی ئەو 6 بەندکراوە هۆشداری بە کۆماری ئیسلامی داوە. بانگهێشت و دەست بەسەرکرانی 95 ڕۆژنامەوان لە 6 مانگی سەرەتایی ساڵی 2025 زاینی. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، حکوومەتی سەرکوتگەری ڕژیمی ئیسلامی لە 6 مانگی سەرەتایی ساڵی 2025 زاینیدا بەلانی کەم 95 ڕۆژنامەوانی بانگهێشت و دەست بەسەر کردووە. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ، سەپاندنی دۆخی ئەمنیەتی بەسەر میدیاکان و کۆمەڵگا، سانسۆر، دروستکردنی ئاستەنگی بۆ چالاکانی سیاسی و مەدەنی، سەرکوت، ڕەفاندن، زیندانیکردن و هەڕەشەی تون لە ڕۆژنامەوانان، درێژەدان بە چالاکی بۆ هەواڵنێران و ڕۆژنامەوانان سەخت دەکاتەوە و لە ماوەیەکی 1 ساڵی ڕابردوودا چەندین ڕۆژنامەوان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و ئاشکەنجە و زیندانی کراون. دابەزینی نرخی بەشداری ژنانی ئێرانی لە بازاڕەکانی کاردا. بە پێی راپۆرتی ڕۆژنامەی دنیای اقتصاد، نرخی بەشداری ژنان لە بازاڕەکانی کاردا بە شێوەیەکی بەرین دابەزیوە و لە وڵاتی ئێران لەو بوارەدا خراپترین دۆخی لە نێو وڵاتانی جیهاندا هەیە. بە پێی راپۆرتە نرخی بەشداری ژنانی ئێرانی لە بازاڕەکانی کاردا 14% تۆمار کراوە کە کەمتر لە وڵاتانی قەتەر، ئیماراتی یەکگرتووی عەرەبی، بەحرین، عەرەبستان، پاکستان، غەزە، کەرانەی باختەری، میسر و ئەلجەزایرە. ئەو ئامارە نیشانی دەدات کە لە هەر 100 ژنی ئێرانی تەمەن 15 ساڵ بۆ سەرەوە تەنیا 14% کار دەکەن یان بە دوای کاردا دەگەڕێن. نەبوونی هەلی کار، ناشیاوبوونی شوێنی کار، بێئیمکاناتی و هەڵاواردن زۆرترین هۆکارەکانی کەمیە و ئامارەیە. ڕێکەوتنی ئەرمەنستان و ئازەربایجان لەسەر ئاشتی دوایین هەواڵمە. ڕۆژی هەینی حەفتەی گەلاوێژ، سەرۆکوەزیرانی ئەرمەنستان و ئازەربایجان بە نێوانگیری دۆناڵد ترامپ سەرۆک کۆماری ئەمریکا پەیماننامەیەکی ئاشتی و ڕێکەوتنامەیان لەسەرکردنەوەی ڕێڕەوی زەنگزوور واژۆ کرد. دۆناڵد ترامپ ڕۆژی ڕابردوو ڕایگەیاندووە کە متمانەم بە ئاشتیەکی سەقامگیر لە نێوان ئەرمەنستان و ئازەربایجان هەیە و شرکەتەکانی ئەمریکا لە هەردوو وڵات سەرمایەگوزاری دەکەن. ئەو دوو وڵاتە بۆ ماوەی 35 ساڵ لە شەڕدا بوون و ئێستا کاتی ئاشتی و وەلانانی ناکۆکیەکان و بایەخدان بە تجارەت و گەشەکردنە. بەکردنەوەی ڕێڕەوی زەنگزوور، جادەیەکی ترانزیتی گەورەی ئازەربایجان و ئەرمەنستان بە نەخجەوان تورکیا و ئەوروپا وابەستێتەوە و پەیماننامەکەی ڕۆژی ڕابردوو بۆ ماوەی 99 ساڵ ئەعتباری هەیە. بینەرانی خۆشەویست، گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکان.